پێویستە بەوەی کە تو دێیتە ئەو دەشتا دێیتە ئەو گەشت و گوزارە خۆشە جیایە و دارستانە و هەموو شتێکی لێ پێویستە بیپارێزی پیسەکە لە دوای خۆ لە زەرفی بکەی بیبەوە ماڵێ لەسەر ڕێەکان حاوی لێ داینەی نابێ بە شێوەیە دوای خۆت بەجێ بێ لێچکە لێ لە جێت و دادەنشێ و هەلە جێت و پیسەکەی خۆت هەستی بڕێ پڕی شوشەی و پڕی قوتیە و پڕ هەموو شتێکی تێدایێرە هەموو پیسێکی تێدایە کاتێ لێ بینەوە لە سەیران لە هەست کاتێ لێ بێتنەوە لە سەیران شتی خۆمان لەگە خۆمان بردووە کردمانتە ناو زەرفەلۆ سەرەی لەو بینی چوارشەمەکەی کە لێرە بووین شتی خۆمان هەموو خڕکردەوە لەگە خۆمان بردمانەوە ئەگە بینی ئەو دەشت قەت پیس خۆمان لەو دەشتێ بەجێ ناهێلێن دوای خرج دەکەینەوە گەلێک داشت خڕ دەکەینەوە لەو دەشتا پیس وەگارین بۆ ئەوانەی کە دێنەوە دەشە دێنە سەفرە سەیران کار نابێت دوای خۆ پیسەکەی بەجێ بێلێ هەر بڵێ دەی من ئەر ئەو ڕۆهاتم تەواو هیچ کە ڕۆژکە نایمە ئێرانە لە دوای تو هیچ شتێ دادەنشێ دەبێت ئەو خاوێنی کاتەوە دەبێت شتێک هنرمان هەیە نوش لێ سعید بەپرسی ڕێکخراوی هەناسەی سروش بۆ ژینگە پارێزی لە کۆیا پیرۆزبایی ڕۆژی ژینگەی کوردستان 16 سال لە هەموو خەڵک کوردستان دەکەم بە تایبەتی لە ژینگە دۆستان ئەوانەی کە خەم بەردەوام دوژمنانی کورد تەماحیان کردوتە سەرخاکی کوردستان و لە هەوڵی وێرانکردن و سڕینەوەی ناوی کوردستان بۆتن بۆیە لە ساڵی 1970 هەستان بە بۆردماکردن و کیمیابارانکردنی زۆربەی گوندەکانی کوردستان و لەوانە ناوچەی شێخوەسانان و وێرانکران ڕز و باخەکانستان حکوومەتی بەحث بە دڕندەترین شێوە لە هەوڵی وێرانکردنی ژینگەی کوردستان و خاکی کوردستان بووە نەک هەر بە کیمیابارانکردنەوەستا بەڵکو هەموو سروشت و دارستانەکان و ڕز و باخەکانی کوردستانی ئاگر پێبەدا بە بڕیاری 2008 بڕیاریدا هەموو ڕۆژێکی 16 سال ببێتە ڕۆژی ژینگەی کوردستان و لە ڕۆژەدا ژینگەی کوردستان بەرز ئەو یادە بەرز ڕابگیرێت و بێگومان لەم ڕۆژەشدا ڕێکخراوە ژینگەیەکان هەروەها کەسانی ژینگە دۆست زۆربەی دام و دەستگا حکوومیەکان لەم ڕۆژەدا لە هەوڵی ئەوەدان ڕووبەری سەوزای زیادکردنیان خۆت هەر یەکێک بە شێوەیەک لە هەوڵ خەمی ژینگەدار بەڵام ئێمە وەک ڕێکخراوی هەناسەی سروش دەڵێن تەنها ڕۆژێک بۆ ژینگەی کوردستانیە پێویستە بەردەوام ئێمە لە خەمی ژینگەدا بین بەردەوام هەوڵی ئەوە دێن ژینگەی کوردستان بە پاکی ڕابگرین خەڵکی هەرێمی کوردستان ئەو خاکان خۆش بێت بۆ ئەمڕۆکە کە ئەو خۆشگوزەرانیە هەیە دەتوان لە کوردستانێکی ئازاد دابژین ئێمەش یەکێک بین لەوانەی کە خزمەت بە ژینگەی کوردستان بکەین وەک ڕێکخراوی هەناسەی سروشت ئێمە بەردەوام چالاکیمان هەیە ڕێکخراوەکەمان تایبەتە بە هۆشیاری ژینگەی بەردەوام لە قوتابخانەکان ئێمە چالاکی ژینگەیمان هەیەەوە هەموو ساڵان ئێمە لەو مانگەدا بۆ بۆنەی 16 چارەوە دەست دەکەین بە نەمامچاندن و هەروەها هۆشیاری ژینگەی هیوادارم هەر کەسە و دەڕاست خۆ ژینگە دۆست بێ و چی لە دەستێ درێخی نەکات هەرچ نەبێت ئەگەر یەکێکیش نەبی لەوانەیە کە ژینگە هیچ ناکەی بۆ ژینگە خۆت یەکێک بە لەوانەی ژینگە پارێز بە و ئافرین چی دی ئافرین ڕۆڵی دیکە بڵێەوە و بەرەی ئەوە